بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئەڵقەیەکی نوێی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان دانیشتن لەگەڵ نووسەرەکان و هەروەها جێڕانەوەی ئەو یادەوەریانەی کە لە چوارچەوەی نووسینەکانیان هەیە یاخود لە ساتەوەختی نووسینەکان هەیە بۆ خۆی ئەبێت بە معریفەیەکی تر واتە کە گفتوگۆ ئەکرێ لەگەڵ نووسەرێکە بۆ مانای کە چ لە تێکستەکەی بدو یاخود لەو یادەوەریانە بێت کە لە دەور و پشتی نووسینەکە هەیە بۆ خۆشی ئەمە جارێکی تر بایەخێکی گەورەی هەیە چونکە ئێمە ئەزانین کە نووسینەکان یاخود کتێبەکان داپۆشراون بە کۆمەڵک نەهێنی یاخود بە کۆمەڵک کۆت وەختێک ئێمە گفتوگۆ لەگەڵ نووسەرەکە ئەکەین وردە وردە ئەم کۆد و نەهێنیانە هەڵە بچڕینەوە وهروها ئەما ببێت تێگەشتنێکی تر واتە ئەگەر ئێمە باسی هەر کتێبێکمان کرد یا باسی هەر نووسینێکمان کرد ڕەنگە لەجێ ئەوەی کە نووسینەکە بخوێنینەوە نە بە ئەندازەیەکی زۆر ئەو چەند ئەڵلقەیە کە لەگەڵ لەسەر هەر کتێبێک یاخود لەسەر هەر نووسینێکە کرێ کتێبەکە گەوراکە واتە قەبارەی کتێبەکە وردە وردە لاپەڕەکانی زۆرەکە بۆ مانای ئێمە جارێک کاچینەوە ناو کتێبەکەەوە لە کتێبەکە ئەدوێن و هەروەها نووسینەکە بۆ خۆی ئەبێ بە جۆرە لە جۆرەکان کەڵەکە بێ و هەروەها درێژاکێشێ ئەم جارش لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر سەبارەت بە نووسین و هەروەها ئەزموونی نووسینی مامۆستا عەلی باپیر پێش ئەوەی کە دەست بەرین بۆ یەکەم کتێبی مامۆستا عەلی باپیر کە وەکو جەنابی وتی پوختەیەک دەربارەی ئیسلامە بەر لەوەی کە بچینە ناو کتێبەکە دیسان جارش کە دەگەڕێنەوە بۆ ئەوەی کە بزانین مامۆستا عەلی باپیر چۆن دەستی کرد بە نووسین و هەروەها نووسین لای ئەو چۆن گەڵاڵە بوو و هەروەها پەیامەکانی مامۆستا عەلی باپیر و حتا زمانی نووسین لە لای مامۆستا عەلی باپیر ئەمانە بووی گەڵاڵاکەین و پشت بەخوا دواتر دەچینە ناو کتێبەکانی مامۆستا عەلی باپیر. سپاس مامۆستا جارێکە بۆ جەنابەت کە بۆ ئەڵلقەی دووەمیش ئامادە بوویت. سپاس بۆ جەنابیشت کاک پەیوەند بەخێر بێ یاخوا خۆشحاڵم بە دیداری جەنابت و بم و توێژەش دەربارەی نووسین و یادەوەریەکان. سپاس دەکەین مامۆستا هەر سەرەتای نووسینی تۆ نقطەیەکت دیاری کردووە و لەوە دەست پێ کردووە و دوای ئاسۆی ئاها هەڵکشاویت و پرۆسەیەکت تەواو کردووە یاخود با بڵێن مەنهەجێتێکت لە نووسینە هەبووە کە واقع کاریگەری لەسەر دروست نەکردووە یاخود بە پێچەوانەوە هەمیشە تۆ باوا بڵێن لەگەڵ ئەوەی کە منهەجێتی خۆتت هەبووە لە نووسین واقعیش کاریگەری گەورەی ئەبووە واتە تۆ شتێکت نەنووسیوە بەس تێکست بێ بەس ینی باوا بڵێن فکرەیەک بێ و تەواو بەڵکو نووسینەکانی تۆ هاو ئاهەنگ بوون یاخود باوا بڵێن پێکەوە بوون لەگەڵ واقع و تۆ بۆ واقع زۆر جار نووسیوە. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. لە وەڵامی پرسیارەکەتدا کاک پەیوەند دەڵێم هەردووکیان بوون واتە هەم من بەرنامە و میتۆدێکم هەبووە کە دەستم کردو بە نووسین و هەم واقعیش کاریگەری هەبووە لەسەر دیاریکردنی شێواز و نێوەڕۆکی نووسینەکانی من هەر لە سەرەتاوە من کە خوای پەروەردگار دەستی گرتووم خوا سبحانه وتعالى کە دەفەرمێ وما بكم من نعمة فمن الله هەر چاکەیەک لە ئێوەدا هەیە لە خواوەیە. بەڕاستی کاک پەیوەند ئێستا کە من دوای تەمەنێکی 56 ساڵ 57 ساڵە چاو لە ڕابردووی خۆم دەکەمەوە هەر لە یەکی سەرەتاییەوە کە من لە 5-6 ساڵی چوومە قوتابخانە وەکو لە بیرەوەریەکاندا باسم کردووە مامۆستایەکان کە یەکەم ڕۆژ بابم بردمی بۆ قوتابخانە لەسەر ئیلحاحی زۆری خۆم گچکە بووم دەنگو بابە بم بە بۆ مەکتەب دەگو ڕۆڵە گچکەی ساڵێکی دیکە کە بردمی مامۆستا گوتی بیبەوە ئەمە بچووکە جا نازانم دەبوو 6 تەواو کا بچێتە 7ەوە گرنگەوە دیارە من بە پێی پێوەری ئەو کاتە مامۆستا گوتی تەمەنی کەمە بیبەوە بابم لە یادمە بە ڕەحمەت بێگوتی سەری منی کۆڵیوە سەری کۆڵی وماتە زۆرم ئیلحاح لێ دەکات دەڵێ دەخوێنم بم بە بۆ مەکتەب جا من کە تەماشای ڕابردووی خۆم دەکەمەوە دەستی خوای پەروەردگار و میهرەبانی خوا و لوتف و کەڕەمی خوا زۆر لە ژیانی خۆمدا زۆر بەبەرجەستەکراوی دەبینم دوایی کە چ لە قۆناغی سەرەتایی کە لە ڕووی فیکریەوە خوای پەروەردگار وەک بڵی سەلامەتی هێشتومەوە بەولاولادا نەچم لە ڕووی سلوکیەوە
من لە پۆلی چواری سەرەتاییەوە کە دەستم بە نوێژ کردووە نوێژم کردو بەردەوام وە لە پێش چوونە قوتابخانە ڕۆژم دەگرت لە یادمە وا پێرەچێت تەمەنم 5 ساڵ و 6 ساڵ بوو بێ هەرچی چاکە هەیە لە ژیانی من وە لە ژیانی هەر کەسێکدا بە تاکید نیعمەتەکان هەموو لە خواوەن جا هەر لە سەرەتاوە بای ئەوەندە کە لە ئیسلام تێگەیشتم هاتمە ئەو قەناعەتە کە دەبێت دوو شت بکرێن ئەوە لە ڕووی میتۆد و بەرنامەی نووسینمەوە یەکەم ئێمە دەبێت تاچی باشمان هەبێت تاچی باش تاچی مسلمان لە ڕووی فیکریەوە لە ڕووی عیبادەت و پەرستشەکانەوە لە ڕووی سلوک و ڕۆشت و ئاکارەوە لە ڕووی ئەوە کە ئەندامێکی تەندروست بێ لە کۆمەلگادا لە ڕووی هۆشیاری سیاسی لە ڕووی ڕوحی یەک دەبێت تاکێکی باشمان هەبێ دوایی دەبێت کۆمەلگایەکی چاچشمان هەبێ بۆیە من هەر لە سەرەتاوە کارم لەسەر ئەوە کرد کە تاچی باش پەروەردە بکرێ هەڵسام دیارە کتێبەکانی من ئیمان و عەقیدەی ئیسلامی خواپەرستی ئیسلامی ڕەوشت و ئاکاری ئیسلامی من پێم وابوو کە تاک دەبێ پێش هەموو شتێ خاوەنی بووناسی و ئیمان و عەقیدەیەکی ڕاست و دروست بێ بۆیە ئیمان و عەقیدەی ئیسلامی کە 6 بەرگە پاشان دەبێ خاوەنی پەرستشەکان بێ خواپەرستێکی ڕێک و ڕاست و تەندروست خواپەرستی ئیسلامی کە 4 بەرگە دوایی دەبێ خاوەنی ڕەوشت و ئاکار و هەڵس و کەوتێکی پەسەند و جوان بێ کە ئەو دیارە ئەمیان دواکەوت 1-2 ساڵە بڵێن چاپ کراوە ڕەوشت و ئاکاری ئیسلامی مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی جا هاوکات لەگەڵ نووسینم بۆ پەروەردەبوون و هاتنەکایی کۆمەڵە تاکێکی تەندروست و ڕێک و چاک لە ڕووی عەقیدە و لە ڕووی فیکر و لە ڕووی خواپەرستی و لە ڕووی ئاکار و ڕەوشت و هەڵس و کەوتی خێزانی و کۆمەڵایەتی هاوکات لەگەڵەوەش کۆمەلگاش دەبێ ساز بکرێ ئامادە بکرێ بۆ ئەوە کە کۆمەلگایەکی ڕێک و ڕاست و تەندروست بێ و بتوانێت بە پێی ژینی بە پێی دینی بێ شەریعەتی خوا کاڵای باڵای بێ ئەوە میتۆد و منهەجەکەم بۆ ئەوە جۆری بیرکردنەوەکەم بۆ کە دەبێت کۆمەڵە تاکێکی باش هەبن و ئەو تاکانە هەوڵدن ببنە هەوێن بۆ چاکردن و پاکسازی و چاکسازی تێداکردنی کۆمەڵگە لە ڕووی کاریگەری واقعیش من وەکو پێشتری باسم کرد هەر نامیلکەیە کە نووسیومە هەر کە ژمارەیەک لە کتێب و نامیلکەکانم وتارن یا دەرسن لە خولێکدا من گوتومنەوە یاخو محاضرەیەکن لە کۆڕێکدا گوتو من زۆرێک لە نامیلکەکان و بەشێک لە کتێبەکانیش ئەوە هەمووی حاجەت و ئاتازی و پێداویستی ئەو قۆناغە بووە یعنی کە دوای ئینشاڵڵا لە درێژەی ئەم چاپێکەوتناندا دێنە سەریان بۆ وێنە کە باسی چەند بابەتێکی هونەریم کردووە باسی ئافرەت و خێزانم کردووە باسی یادوبوونە و جەژنەکانم کردووە باسی تەوژمی ئیسلامی و عەلمانی هەروەها پێشتر ئیسلام و ڕێچکان دواتر خواناسی ئاین ئیمان هەرچی کە من نووسیمە سۆزی نەتەوایەتی هەموو ئەوانە یا حکمی گەڕانە و ژێرنیری تاغوت هەمووی بەسەرهاتی خۆی هەیە هەمووی هەلومەرجێک بووە واقعێک پاڵی پێوە ناوم هانی داوم کە من لەو بارەوە هەڵوێستی خۆم وەکو مسلمانێک بخەمە ڕوو بۆ خەڵکو و دەوروبەرم کە دەبێت ئاوا هەڵوێست وەربگرین و پێویستە لەگەڵ ئەو واقعەدا بەو شێوەیە مامەڵە بکەین کەواتە هەم واقعەکە کاریگەری هەبووە هەم زۆری بیرکردنەوە و تێگەیشتنی خۆشم بۆ ئیسلام کە لەوەدا کە باسم کرد خلاصە دەبێتەوە من ببوورە بۆیە ئەو پرسیارم کرد تەمان جەدەلێتێک هەیە لەسەرەوەی کە ئایا واقع مثلا بۆن من ئەنووسرێتەوە ئەبێ بە تێکەس یاخود تێکس دابەزێ بۆ واقع ینی قسەکە لەسەرەوەی ئەوانەی کە تۆزێک ئایدۆلۆژی ئەڕوانن ئەڵێن ئەبێت تێکستمان هەبێ یاخود با بڵێن نووسینێک هەبێ ئێمە دای بەزین بە شێوەی منهەجەکەی بۆ کۆمەلگا هەشە بە پێچوانەوەڵێ ئەبێت تێکس بەشداریەکەی بەو شێوەیە بێ واتە نووسین بریتی بێ لەوەی کە ژیانی واقعی مان بۆ بگوازێتەوە بۆ ناو تێکست ویستم ئەلەم لەو بارەوە بزانم مامۆستا عەلی باپیر چی کردووە کاک پەیوەند من یەکێک لە عادەتەکانم ئەوەیە کە هەمیشە ئەوە لەلام ڕەفزە یان ئەوە یان ئەوە کاتی خۆی لە یادمە کە ئەمریکا دەهات عێراق داگیرکە ڕژێمی گۆڕبەگۆڕی سەدام لە بین بەرێ دەی باشە خەڵکی نەوەرن یا دەبێت لەگەڵ هاتنی ئەمریکا بین بۆ داگیرکردنی عێراق یا دەبێت لەگەڵ مانەوەی ڕژێمدا بین من ئەو کاتە لە یادمە لە مزگەوتی جیهاد لە سلێمانی
وتارێکمدا وتم ئێمە نەپشتگیر داگیرەکانی عراقەکەی لایەن ئەمریکاوە نە لەگەڵەوەش داین ئەو ڕژێمە وەکو مڵۆز بێک بە سەرسینجی خەڵکی عراق بمێنێتەوە بعربي لا للعدوان الخارجي ولا للاستبداد الداخلي ندز درێژی دەرەکی نە چەوسانەوەی نێوخۆیی هیچیان بەنسبەت ئەو شتان و زۆر خەڵک بە هەڵەدا دەچێت دەی تۆ لەگەڵ ئەوەدا یا لەگەڵ ئەوە لەگەڵ هیچیان دانیم دەڵێم هەردووچیان پێویستن من پێم وایە واقع کاریگەری هەیە بۆ سەر تێکست بۆ سەر جۆری بیرکردنەوەی مرۆڤ بەڵام مرۆڤیش دوجار بیرکردنەوەی مرۆڤ کە دوای بیرکردنەوەکەیەتی دەبێتە نووسین دەبێتە تێکستێک ئەویش کاریگەری هەیە لەسەر واقع بە مطلقی هیچیان ڕاست نین مرۆڤ سابوون نییە لە قاڵب بدرێ وەکو دۆڕکاییم زانای کۆمەڵناس دەڵێ کۆمەلگا وەکو قاڵبێک وایە و مرۆڤ وەکو سابوون وایە کۆمەلگا چۆن بێ ئاوا لە قاڵب دێتە دەرێ ئەوە ڕاست نییە بەڵام دیسان ئەوەش هەر ڕاست نییە کە تاک وەک بڵێ سۆپەرمانێک کە دەتوانێت کۆمەلگا هەموو ژێرەژوورکە بە وتارێکی خۆی یاخود بە نووسینێک نا بەڵێ تاک کاریگەری هەیە و نووسین کاریگەری هەیە لەسەر واقع بەڵام واقعیش کاریگەری هەیە لەسەر نووسین و لە ئەنجامی کارلێکی هەردووکیاندا شتێکی دیکە بەرهەم دێت بۆ وێنە گەر وێنە بینەوە بە مارکس کاتی خۆی کە هات تا مارکس جوولەکەیکی ئەڵمانیە بەڵام دوایی کە هات بیردۆزەی مارکسیزمی طرح کرد کە دیارە ئەویش هەم لە زانانی پێشخۆی بە تەکید بەهرەمەند بوو لە هەردووچیان لێکیدا هەم لە هێگڵ هەم لە دۆڕکایم ئیسیفادەی کرد لە نێتشە ئیسیفادەی کرد لە بیردۆسی داروینیزم ئیسیفادەی کرد بەڵام دوایی کە شتێک بەرهەم دێنێ لەسەر بناغی ئەو بیرۆکە و ئەو بیرو بۆچوونەی مارکس کە دوایی لینین دێنێ لە رووسیا پراکتیزەی دەکا و یەکێتی سۆڤێت دروست دەبێ ماوسی تۆنگ لە چین پراکتیزەی دەکا ماویزم دروست دەبێ و ئەو کۆماری چین دروست دەبێ هەر کامێکیان بە شێوەی خۆی و بەپێی هەلومەرجی وڵاتەکەی خۆی دێنێ مارکسیزم تەبەنی دەکا و بەرجەستە دەکا لەسەر ئەرزی واقع کەواتە بە تەکید تێکست و بیر کاریگەری هەیە بەڵام واقعیش کاریگەری هەیە تەماشا دەکە ئەو سۆسیالیزم و مارکسیزمەی کە لە رووسیا تەبەنی کرا جیا بۆ لەوەی کە لە چین تەبەنی کرا بۆ هەلومەرجەکان جیابوون هەروەها تۆ گە تەماشا ئیسلام بکەی ئیسلام کە لە میسر ئەو مسلمانەتی و دینداری کە خەڵکی میسر بەرجەسەی دەکات لە ژیانی خۆیدا جیا لەوەی لە حیجاز میسر پێشکەوتوترە لە ڕووی فیکر و کولتور و لە ڕووی کۆنتاکتی لەگەڵ دنیادا ئەوێ زیاتر بیرکردنەوەیکی بیابانی خێڵەکی یعنی مرۆڤەکان مۆرکی خۆیان لە فکرەکە دەدەن یعنی لە ئەفغانستان شێوەی مسلمانەتی جۆرێکە لە میسر زۆرێکی دیکە لە حیجاز زۆرێکی دیکە لە عێراق زۆرێکی دیکە لە تورکیا زۆرێکی دیکە فکری بەشەرەکان و عادەت و نەرێتی بەشەرەکان مۆرکی خۆیان لە ئیسلام دەدەن و بەنسبە غەیری ئیسلامیش و هەڕاستە کەواتە بە مطلقی ڕاست نییە بڵێ تەنیا تێکست و فکرە کاریگەری بۆ سەر واقع نەخێر هەر واقعەت هەردووشیان کاردێک دەکەن دەست خۆش بێ مامۆستا با قسە لەسەر زمانیش بکەین تەمان زمان لە نووسینە یەکێکە لە خەسڵەتە زۆر سەرێکیەکان ئەگەر لێرەوە ینی بە ئاوا بڵین بگەڕێنەوە بۆ زمانی نووسین تۆ کە تایبەتمەندی هەیە ئەوەی کە ئێمە بینیومانەوە خوێنومانەتەوە بە تایبەتی ئەوەی کە پێ گوترێت دیالکتی موکریان بەسەر ئەدا و قسەکردن و تەنانە نووسینی توێشەوە بە ئاوا بڵین ئەندازەیەک زاڵە مامۆستا ئەم زمانە زمانی خۆڕسکی تۆیە یاخود ئەمە تیای ماندوو بووی کە بە زمانی پەتیە گوترێ ینی موکوریان زۆر جار بە زمان ئەیجێڕنەوە بەوەی کە با بڵێن زمانی پەتی کوردی یاخود با بڵێن ئەسڵی زمانە جێڕنەوە زۆر جار دەڵێن کاکە ئەمە ینی زمانی موکوریان زمانی ئەسڵە ئەم زمانەیە هەم لە ناو نووسینە هەم لە وتوێشکردن لە قسەکردنی تۆە ئەندازەیەکی زۆر دیارە مامۆستا ویستم بزانم ئەمە خۆڕسکە یاخود زۆر تیای ماندوو بوویتە بەرهەمت هێناوە من پێم وایە ڕاستتر وایە بڵێن خواڕسکە ینی خوا ڕسکاندوێتی ڕسکاندن واتە پەیداکردن ئەتە خواشت پیا دەکا بەڵێ خواڕسکە پێشتیش لە ئاڵلقەی پێشودا باسم کرد من زۆر ڕقم لە تەکەلوفە تەکەلوف واتە زۆر لە خۆکردن بۆ شتێک
تەسەنوع و تەکەلوف و زۆر لەخۆکردن و ڕقم لێتی پێم خۆشە مرۆڤ چۆنەوا بێت جا لە قسەکردندا لە نووسیندا ئەگەر تێبینیت کە بێ من بە دوای ئەوەدا ناگەڕێم ئەو زاراوانە بێنە بکە خۆم بە شتێک دەرخەم دەمەوێ وشە و ڕستە و تعبیری وا بەکاربێنم بەشێکی زیاتر خەڵک لێ تێبگا چکە بۆ من ئامانجم خەڵک تێگەیاندنە نەک خۆ ناساندن کە منەوە لە بەرهەمەکانی سەرەتام ڕەنگە زیاتر لایەنی ڕەوانبێژی و ڕستە سازی و بەکارهێنانی هەندێک مفرەدە ببیندرێ دواتر کە زیاتر قوڵ بوومەوە بە ئیسلامدا و زیاتر قوڵ بوومەوە بە واقعدا کە تێدا دەژیم زیاتر ئەوەم بەسەردا زاڵوو کە هەرچی زووتر و سێناتر و باشتر خەڵک تێبگەێنم جا ئەوە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە بەڕاستی شوایە زاری سۆرانی دیالکتی سۆرانی هەناوەکەی بریتە لە لەهجەی موکوریانی و حقیقت زمانێکی بەتامیشە و زمانێکی یاخود دیالکتێکی زۆر دەوڵەمەندە لە مفرەداتدا یعنی گەتۆ تەماشای ئەو زمانەکەی کە ئێستا خەڵکی سلێمانی قسەی پێ دەکەن کە ئەویش هەر لە ئەسڵدا درێژکراوەی ئەوەیە درێژکراوەی دیالکتی موکریانیە بەڵام ئەو هەموو مفرەدە وشانە کە ئەو تعبیرە کە دەتوانانی تعبیریان پێ بکەیت لە شتی زۆر وردمانە بەسی زۆر قوڵ کە لە وشەکانی دیالکتی موکریانیدا هەن ئێستا لە هی بەکارانی سلێمانیدا و لەی هەولێر و شوێنەکانی دیکەدانین جا زمان وەکو هەر کائینێکی دیکە زمانیش گەشە دەکا و گەورە دەبێ و فراوان دەبێ و دەمرێ و بەرەو پوکانەوەش دەچێت بۆ زانیاری و زمانیش کارتێکراو دەبێ بە بەرەو پێشچوونی ژیان تا ژیان زیاتر بەرەو پێشۆ بچێت زمان هەوڵ دەدرێ ئاسانتر بێ دەستکاری دەکرێ ینی زمانی ئەو شوێنانە کە شارستانەتیان تێدا زیاترێت تێکەڵاوی خەڵکیان تێدا زیاتر ئاسانترە لە زمانی خەڵکی دیکە کە نەگەیشتو ناخۆناغێکی وە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ شیعرەکانی نالی و کوردی و سالم و تەنانەت حاجی قادری کۆیی و مەحوی و ئەوانە و ئەو شیعرانە بێنین یا پەندەکانی پیرەمێرد و نووسینەکانی دیکە مەسەلەن شتەکانی کە لە شێخ مەحمودی حەفید بە ڕەحمەت بێ و لە هەموویان خۆش بێ بەراوردی کەین لەگەڵ قسە پێکردنی ئێستایی خەڵکی سلێمانی جیاوازی زۆر دەبینین ئەو کاتە ئەوە لە زاری موکریانە و نزیکتر بووە وردە وەکو گوتم گۆڕانی بەسەردا هاتووە ئەوەی منیش شتێکی خوارڕستکە ینی نەوەڵا نەبیشە تەکەلوف بکەم هەر زمانەکەم خۆی وایە جا خۆی ئینسان ئەگە بتوانین لە نووسیندا تەکەلوفکەی لە قسەکردندا بۆت ناکرێ من هەندێک گوشە بەکاردێنم هەندێک تعبیر بەکاردێنم کە پێم وایە ئەوە باشتر ئەو مەبەستە دەگەیەنێ کە من دەمەوێت مامۆستا دوایی ئەچینەوە سەر ئەمە لە ناو چۆنەڵێکە کە گەشتنە کتێبەکانی ئینشەڵا لە ناوخنی کتێبەکانە کۆمەڵە شتی تریشی تیا ئینشەڵا بە وردی باس لەسەرەوەکەین بەس قسەیەکەیە لەسەر نووسینە گوترێ نووسین پێ گوترێ زمانی ناوکۆیی نە زمانی عوامی خواری خوارەوەیە نە زمانێکی زۆر ڕاقیشە نازانم تا چەند تۆ تەبایلەوەی پێم وایە ڕاستە بەبەرجێک کە ئەو کەسە زیاتر مەبەستی خەڵک تێگەیاندن بێ بەڵام جاری واشەیە بۆ وێنە کەسێ شیعرێک دادەنێ یاخود پەخشانێک دەنووسێ دەیەوێت هەموو سەلیقە و وردەکاری ئەدەبی و زمانەوانی تێدا بەکاربێنێ ئەوە بۆ دەستەبژێرێکی ئەدەبی بۆ دەستەبژێرێکی کە عاشقی ئەدەب و هونەر و نووسینن تەنیا بۆوانی دەنووسێ بەڵام بە تۆ بتوێ بۆ خەڵک بەگشتی بنووسی فعلا نابێ زمانێکی بازاڕی زۆر خوارێ بێ و نابێ زمانێکی زۆر بەرزی ئەدەبی واش بێ کە کەس لێت تێنەگا دوایی دەبێ هەموو جارێ بۆ خۆت پێویست بێ بۆی معنای قسەکانت بکەی شیعرەکانت لێک دێەوە من عادەتم وایە کە وەکو گوتم هەرچی زیاتر ڕوونتر ڕاشکاوانەتر قسە بکەم یاخوب شت بنووسم بۆی بەشێکی زیاتر خەڵک لێت هێبگەن بەڵام بەتاکی دەبێ حد ینی ئاستێکی هاوسەنگ ڕەچاو بکرێ وانە بێت کە زمانێکی زۆر سادەی بازاڕی بێ واش فعلا زۆریش نەچێ بۆ سەرێ ڕاستە ئەو قسەیە من پێم وایە کە وا باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا دیسان زمانی زۆر ڕاقی و بەرزی شەر هەیە بۆ خەڵکی خۆی ئەگە کەسێک بیوە تەنیا بۆ شەریحە و توێژێکی تایبەت بنووسێ بەڵام بۆ یەکی بابایەکی وەک من کە دەمێ بۆ هەموو توێژەکان قسە بکەم و بدوێم و بنووسم دیارە دەبێ
شێوەی دەربڕینەکەوا بێ یا شێوەی نووسینەکەوا بێ کە بەشێکی زیاتر خەڵک لێ تێبگات. زۆر باشە مامۆستا هەرچەندە تۆزێک وەڵامت دایەوە بەڵام هێشتا وەڵامەکە با ئاوا بڵێن ڕەنگە بینەری تێر نەکرد بێ. دوو جۆر نووسەرمان هەیە مامۆستا. نووسەرێک ئەوەیە کە بە شێوەیەکی گشتی ئەنووسێ و هیچ چینێک لەبەر چاو ناگرێت لە بە کاتی نووسینە. نووسەرێکی تریشمان هەیە هەمیشە لە کاتی نووسینە چینێکی با ئاوا بڵێن لەبەر چاو گرتەوە مەسەلەن نووسێ بۆ گەنجان، نووسێ بۆ ئافرەتانە، نووسێ بنازان بۆ چینێکی تایبەتی کۆمەڵایەتی. مامۆستا عەلی باپیر لە کاتی نووسینە خیاڵی لای چینێکی تایبەت هەیە یاخود ئەوێ بە شێوەیەکی گشتی بنووسێ، ینی بە شێوەیەکی ئاسۆیی و نەک ستونی بەس بۆ چینێکی تایبەت. دەتوانم بڵێم هەردوو لای هەیە. بۆ وێنە هەندێک لە زۆربەی کتێبەکان بەرهەم بوو کتێبەکان ڕووی لە هەموو خەڵکە. بەڵام جاری واشێ بە تایبەت بۆ توێژێکی شت دەنووسی. بۆ وێنە من چەند نامیلکەیەکم هەیە کە دیارە وتار بوون و کراون بە نامیلکە ڕووی لە گەنجانە. گەنجەکانمان لە نێوان لاساییکردنەوە ڕەسەنایەتیدا گەنج و قەیرانی ڕوحی، ژیان لە سای ئیمان و ڕەوانەوەی گومانەکان، گەنج لە پرسە هەنووکەیەکاندا. ئەوە چەند شتێکم دەربارەی گەنج نووسیەوە کە دیارە و تایبەتە بەوانەوە. جاری وا بۆ بژاردەی فیکری دەنووسم، تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵەها بەش و جیاوازەکانیان بەتاکید بۆ هەموو خەڵک نییە. خواناسی ئاین ئیمان، ڕاستیەکانی ئیسلام دەدرەوشێنەوە، ئەفسانەکانی ڕێچکان دەپوچێنەوە کە یەکێکە لە بەرهەمە لە دێرینەکانم تا سە دوو جاری چاپکرا. ئەو بەتاکید زیاتر بۆ بژاردەیەکی واکە قوڵتر بیرکاتۆ نووسیمە. ئیمان و عەقیدەی ئیسلامی بە هەر شەش بەرگەکەیەوە بەتاکید زیاتر بۆ خەڵکێکە قوڵتر بیر بکەنەوە. خواپەرستی ئیسلامی بڵێ خەڵک بەگشتی لێ بەهرەمەندە بێ، بەڵام زیاتر بۆ کەسانێک کە سەرۆکاریان لەگەڵ زانستە شەرعیەکاندا هەیە. و هەروەها کەواتە بە مۆرکی گشتی بەرهەمەکانم ڕووی لە خەڵکە بەگشتی، بەڵام جارجاریش بە تایبەتیش بۆ هەندێک لە توێژەکان دەدوێم ئەوەی کە پێم گرنگتر بێ. بۆ وێنە لەبارەی ئافرەت تاسە چەند بەرهەمێکم هەبووە کە گەورەترینیان ئافرەت و خێزان لە سای شەریعەتدا. بەڵام خۆ ئافرەت و خێزان لە سای شەریعەتدا وەکو چۆن ئافرەتان پێویستیان پێ هەیە لێی تێبگەن، پیاوانیش پێویستیان پێ هەیە، پیر و گەنج پێویستیان پێ هەیە. کەواتە هەردوو لای هەیە، ینی هەردوو شێوەکە لە نووسینەکانی مندا ڕەچاو دەکرێن، بەڵام زیاتر حاڵەتی گشتی مەگەر ئەو ناونیشانە ئاراستەی توێژێکی دیاری کراکرا. مەسەن من نامیلکەم هەیە دەربارەی قوتابیان بەگشتی، نامیلکەیەکم دەربارەی قوتابیانی زانستی شەرعی بە تایبەت. بۆ وێنە چەند بنەمایەکی وتاربێژی وە تایبەت بە مامۆستایان وتاربێژانە. و هەروەها مەگەر ئاوا بێگەر ناوی دیکە بەگشتی بۆ خەڵک. مامۆستا لە ژینگەی ئێمە لە تقریبەن 20 ساڵی ڕابردووە وا تەسەورەکەم زیانێکی زۆری لە نووسەرەکاندا، ینی هەندێک لە نووسەرەکانی ناچار کرد کە ببن بە نووسەری چوزانم ئایدۆلۆژیایەکی تایبەت، حیزبێکی تایبەت. یعنی کەمتر ئەوەمان بینی کە نووسەر بنووسێ بە شێوەیەکی گشتی بۆ هەموو کۆمەڵگا. نووسین لای مامۆستا عەلی باپیر بە ئێستاشەوە نووسینە بۆ هەموو کۆمەڵگا بە هەموو پێکاتەکانەوە بەبێ پۆلێنکردن، یاخود بە ئاوا بڵێن بۆ ئایدۆلۆژیایەکی تایبەت دەنووسێ، یاخود بە ئایدۆلۆژیایەکی تایبەت دەنووسێ بۆ کۆمەڵگاکەی. من ئەندامێکم لەو کۆمەڵگایەدا خۆم بەبەر پرسیار دەزانم بەرامبەر بەو کۆمەڵگای بە هەموو چین و توێژەکانیەوە و بە هەموو ئاراسە فیکرەکانیەوە و بە هەموو ئەو تاکانەی هەڵگری هەر جۆر ئایدۆلۆژیایەک بن. و من پێم وایە کە لەگەڵ هەر کەسێکدا هەر چۆن بێ ئەتۆ خاڵی هاوبەش دەتوانی پەیدا بکەیت. بۆیە بە زۆر بە ڕوون و ڕاشکاوی دەڵم کە لە ڕاستیە من بۆ هەموو خەڵک دەنووسم. و ئەو بابەتانی کە من دەستیان بۆ دەبم و قسەیان لەبارەوە دەکەم بە زۆری وایە کە جێی گرنگی و بایەخی هەموو لایەکەن. من ئەگەر لەسەر مەسەلەی نەتەوایەتی دەنووسم، لەسەر مەسەلەی ئیسلام و دەوڵەتداری، لەسەر مەسەلەی هونەری، لەسەر لایەنی ئافرەت و خێزان، ڕەوشت و ئاکار، یعنی پێمە ئەوە شتێکی گشتیە پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە. هەر بۆیەش ئەگەر سەرنج بدەنە بەرهەمەکانی من کە ئێستا پێم دەڵن ئەمیری کۆمەڵی ئیسلامی، بەڵام مەگەر بەدەگمەن شتێکم بە تایبەت بۆ کۆمەڵی ئیسلامی نووسی، وەگەنە باسی کۆمەڵی ئیسلامی نەکردووە. بۆ چونکە بەڕاستی جێی سەرنجی من و جێی بایەخی من و جێی گرنگی پێدانی من کۆی کۆمەڵگایەکەیە. بەڵکو جاری وا هەیە
لە دەروی ئەم کۆمەڵگاژ من خۆم بە بەرپرسیار دەزانم بەرامبەر بە خەڵکی دیکە بۆ هەندێک لە بەرهەمەکانم تەرجەمەی عەرەبی کراون تەرجەمەی فارسی کراون تەرجەمەی تورکی دەکرێن تەرجەمەی ئینگلیزی دەکرێن بۆ دەمانەوێت خەڵکی کەس بزانێ ئەمە چیمان پێیە و کارێک بکەین لەگەڵ دەرەوەی خۆشماندا کەواتە ڕاست ئەوەیە کە من نە بە ئایدۆلۆژیایکی تایبەت دەنووسم من لە ئیسلام و هەڵدەهێنجم بەڵام ئیسلام زۆر فراوانترە لە ئایدۆلۆژیە ینی ئیسلام بیرۆکەیەکی دیاریکراو نییە و ئیسلام وحی خوای پەروەردگار بۆ هەموو بەشەر و خاڵی هاوبەشێکی هەیە من لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیاندا باسم کردووە کە ئیسلام خاڵی هاوبەشی زۆرە لەگەڵ عەلمانیەتدا بەڵام خاڵی جیاوازیشی هەیە دیموکراسی ئیسلام تەنیا ئەوە لە دیموکراسی ڕەفز دەکا کە حەڵاڵ و حەرام دیاریکردن بداتە دەست خەڵک کە دەبێت خوا دیاری بکە ئەگەر نا ئێمە کێشەمان نیە لەگەڵ دیموکراسی وەکو میکانیزمی حکومڕانی ئەوە دەبێ هەڵبژاردن سەنجی مەحەک بێ دەبێ هەر ئەمڕۆ هەموو شۆڕا بەینەهما بەرجەستە دەکرێت ئەوە کە دەبێ زۆری نەحکوم کا بەڵام کەمینە مافەکانی بپارێزری دەبێت دەساودەستی دەسەڵات بە ئاشتیانە بکرێ دەبێ ماف و ئازادیەکان بۆ هەموو کەس دابین بکرێن دەبێ ئیرادەی خەڵک بەرجەستە ببێ خەڵک خۆیان بەرپرسەکانی خۆیان دابنین لیان بپرسنەوە ئەوانە هەمووی لە بەڵگەنەویستەکانی ئیسلامن من کە دەنووسم و نانووسم کە بێنم ئیسلام بپەسمە گۆشەیەکەوە ئەمجا لە بەرامبەریدا عەلمانیەت دابنێم لیبرالیزم دابنێم کۆمۆنیزم دابنێم سۆسیالیزم دابنێم کاپیتالیزم نا من دەڵێم ئەو حەقەی کە لە لای سۆسیالیزمە لای کاپیتالیزمە ئەو بڕەحەقەی لای سیکۆلاریزمە لای لیبرالیزمە لە ئیسلامی خۆشمدا هەیە بە شێوەی باشتر گرفتی ئیسلام لەگەڵ ناحەقیەکدایە کە ئاوێتە بەوان بووە ئەمەشم لە قورئان وەرگرتووە خوای پەروەردگار دەفەرمێ یا ئەهل الكتاب لم تلبسون الحق بالباطل تەماشای ئەی خاوەن کتێبەکان بۆچی حەق لەگەڵ بەتاڵ حەق لەگەڵ ناحەق تێکەڵ دەکەن واتە حەقتان بەدەستەوە هەیە بەڵام لەگەڵ ناحەقدا تێکەڵی دەکەن ئێمە کێشەمان لەگەڵ ئەو ناحەقەیە کە لەگەڵ حەقیقەت تێکەڵ دەکرێت ئەگەرنا هەموو ئەو بیرۆکە مرۆڤیانە هەموو ئەو بەرنامە کە لە عەقڵ و هۆشی مرۆڤ و سەرچاویان گرتووە حەقیان تێدا هەیە وەکە ئەو حەقە خاڵی پێکگەیشتن لە نێوانی ئەوان و ئیسلامدا جا لە هەر ڕێکەوە لە ڕووی سیاسی بێ ئابووری بێ کۆمەڵایەتی بێ فیکری بێ بەها بەرزە مرۆیەکانەوە بێ کەواتە شتێکی هەڵەیە وم پیماستەم لە ئیسلام دەکەین ئیسلام بپەستینە گۆشەیەکەوە و لە بەرامبەریدا خەڵک شتەکانی کەم و بەیانیار دابنی نا يا أهل الكتاب قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم بەڵێ ئەی خاوەن کتێبەکان وەرن بۆ وشەیەکە خاڵی یەکسانە لە بەینماندا ئێمە دێ بدوێ خاڵە هەڵبەشەکاندا بگەڕێین بەڵێ مامۆستا ئەمێ سەرنجیشت بزانم سەبارەت بەوەی کە بۆ خۆ دەزانی ئەم کۆمەڵگای ئێمە زەبری زۆری پێوەیە جەستەیەکی بەری نارە ینی تۆ هەر لە سیاسەتەوە بیگرە هەتاکو و ئیعلام و هەتاکو و بابەتە کۆمەڵایەتی و پێدراوە کۆمەڵایەتیەکان هەمویان شوێن زەبریان هەیە لەم کۆمەڵگایە من حەزەکەم سەرنجی تۆ بزانم لەوەی کە ئایا نووسینیش زەبری نییە لەسەر کۆمەڵگاکەمانی واتە بۆ ئاگایی خۆت کە ئاگال لێیە ئێمە نووسینی خراپیشمان نییە کە کاریگەری لەسەر کۆمەڵگایەمەدانێ بە شێوەیەکی سلبی و خراپ نەکرد هەمانە هەر زۆریشمان هەیە کاک پەیوەند من ئەو زۆر پێ ناخۆشە کەسێک قەنەعەتی بە شتێک نەبێ بەڵام لەبەر ئەوە کە بەرژەوەندی شەخسی لەوەدا هەیە بیڵێت یا بینووسێ ڕۆژێک نووسەرێک تەلەفۆنی بۆ من کرد دیارە من مەگەر چۆن دەنا تەلەفۆنی هەموو کەس هەڵدەگرم ئەلبەتە تەلەفۆنەکە لای خۆم نییە لای بەرپرسی مەکتەب بەڵام مەگەر چۆن دەنا ئەگەر نەشی ناسم دەڵم بم دێ بزانم چێ تەلەفۆنی کرد گوتی مامۆستا من فڵان کەسم دەی باشە فەرموو لە خزمەتین کارێک وەڵام مامۆستا من وتارێکم نووسیوە لە دژی تۆ وتم بەڵێ چ دەفەرمووی وتی وەڵی من دەوەرەقەم دەدەنێ بۆ فڵان گۆڤارە دەینووسم دەوەرەقەم دەدەنێ $1000 لە بەرامبەر ئەو نووسینەدا کە تەشهیرە بە تۆ و ئەوە وتم دەتەوێت چی ئەنی چ لە من داوای وتی وەڵی دەڵم ئەگەر تۆ 5 وەرەقەم دێ $500 دێ نیوەی ئەو پارێ ناینووسم ئەگەر نەشم دێ وەڵاهی وە پێویستم بە پارەکەی و دەینووسم جاوە بۆیە تەلەفۆنم بۆ کردی
وتم جا بۆ چ تەلەفۆن بۆ کتی وڵای لەبەرەوە قەناعەتم پێی نییە و دەزانم من ناڕاستیشە بەس منیش داوایان لێ کردووم ناچارم بینوسم لەبەرەوەی پێویستیم بە پارەکەیە هەمنیش پێکانی وتم جا کاکە خۆ ڕزقەکەت حرام دەبێ وتی وڵا زانم حرام بەڵام خە پێویستم پێ دەیجا وتم وڵای کاکە من هەم $500 لەکوێ بێنم هەرچی ویستین هێندێک قسانم پێ بڵێ ئەمی بڵۆ قسەکانم پێ مەڵێ ها ئەوەندە دەم وڵا کاکە ئەو پارەم نییە و تۆش گوناحت دەگاتێ مادام قەناعەتت پێ نییە ئەمە نەک جاری کەشە دووبارە بۆ تۆ جاری کە بیستومە کابرشتێکی لە دژی من نووسیوە هەر خۆی تەلەفۆنی کردو مامۆستا بەڵێ لە فلان شوێنە ئەوە لە دژی تۆ نووسراوە بەڵێ دەی باشە وڵا کاکە من زۆر گوێ نادەمەوە شتانە ئاخر من ئامادەم بەرپەرچی بدەمەوە بەڵام بەمەرجێک جەنابەت هەدیەکم دێ بیستومە کە هەر خۆشی نووسیوە خۆشی ئەوەی نووسیوە لە دژی من خۆشی ئامادە و بەرپەرچی بداتەوە بەرپەرچی خۆی بەمەرجێک تۆزە پارەی دەمێ ئەوەی کە بۆ من زۆر جێ دڵ ناڕەحەتیە و پێم وایە ئەوانە ئەو جۆرە نووسینانە و ئەو جۆرە کەسانە زۆر لە نرخی نووسەرانیاندا بەساندووە ئەوانن کە بە قەناعەتەوە شت نانووسن ئەگەر نا بڕوا بکە کاک پیوەن من زۆر ڕێز لە کەسێک دەگرم قەناعەتی بە شتێک بێ و بێڵێ با هەڵەش بێ قەناعەتی بە شتێک بێ بێنووسێ لای من جێ ڕێز و حورمەتە چونکە تعبیر دەکات لە خۆی لە ناخی خۆی بەڵام کەسێک کە شتێک دەڵێ کە قەناعەتی پێنە بەڵام بەرژەوەندی تێدایە پارەی تێدایە کە بەداخەوە لەو جۆرانەمان زۆرن یعنی من نەفەر دێ بۆ لای من خەڵکی سیاسی مەکتەبی سیاسی سەرکردایەتی خەڵکی بەتوانای خڕاگەاندنکار دێ بۆ لای من بەرەم ئەقسە دەکا دوای تەماشا دەکەم پێچوانی ئەو قسانی لای من کردوێتی لەسەر تەلەڤیزیۆن دێڵێ دوای کە دەیبینم دەڵا خرما مەسا ڕاستە بەڵام ئەوەی لای جەناب بخوا ئەوە تعبیر لە ناخی خۆم دەکەم بەڵام دەبێت دووسێ قسەی واش بکەین ئەمن ئەوم زۆر پێ ناخۆش من عادەتم وایە ئەوەی لە ماڵێ دەیڵێم ئەوەی لە کۆڕ و مەجلیسی تایبەتی خۆم دەڵم لەگەڵەوەی بۆ ڕاگەاندن دێڵم هەریەکە بەڵە جاری وایە ئەوەی کە قەناعەتم پێێتی حەقە هەمووی ناڵێم بۆ ڕاگەاندن لەبەرەوەی دەڵێم ڕەنگە خەڵک بۆ ئیستیعاب نەکریا و کاتی نەهات بێ بەڵام هیچ شتێک ناڵم قەناعەتم پێی نەبێ جا بەتەکید ئەو جۆرە نووسینانە نەکەن نووسین ئەو جۆرە قسەکردانە ئەو جۆرە وتاردانانە ئەو جۆرە تەسریح و دەربڕینانە کە جەنابەت هی خراپمان هەیە زۆریشمان هەیە بە تایبەتی لەم کاتی جەمسەر گیریە سیاسیدا ئێستا حیزبی وا هەیە بەرامبەرەکەی هەر شتێک بڵێ هەر دڵە خراپ ئەندامەکەی خۆی لە ئەنگەرەکە خۆ هەر شتێک بڵێ هەر بە چاچی دەزانێ دەی بڕوات بێ نەفەری وا هەیە لە حیزبێکدا قسەی ئەوەندە سەقەت دەکا ئەوەندە زەرەر هەیە بۆ حیزبەکەی خۆشی هەر خوا بزانێ یعنی قسەی زۆر سەقەت و بێمەعنا دەکرێت کە من پێویست ناکە ئێستا ئاماژەی پێ بدەم کەچی حیزبەکەی هەر دەڵێ مادام خۆمانە و گوتوویەتی هەر چاکە یە زەرەری بۆ خۆتان هەیە ئەو قسەیە ئەوە ئینسان نابێ وابێت عەرەب قاعیدەیەکیان هەیە بنچینەیەکیان هەیە زۆر جوانە دەڵێ انظر إلى ما قيل ولا تنظر إلى من قال تەماشا بکە چی گوتراوە تەماشا مەکە چی گوتوویەتی دیارە ڕەنگە ئەوە هەر لەو ئاەتە مبارەکە هات بێ کە خوا دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه مجدە بدە بە بەندەکانم ئەوانەی کە گوێ بۆ هەموو قسەیەک دەگرن شوێن باشترینی دەکەون ئەتۆ دەبێ بێنی وەکو هەنگ شیلەی گوڵان دەمژێ و هەنجوین لێ دروست دەکا وەکو مێشە ڕەشە نەبی بەسەر خاڵی ڕەشەوە بنیشی بێنی قسەی باش لە هەر کەسێکەوە دەردەچێت هەڵوێستی باش قسەی باش نابێ مرۆڤ قەراری دابێ هەتا کۆتایی هێڵ لەگەڵ کەسێکدا بێ لەگەڵ حیزبێکدا بێ لەگەڵ لایەنێکدا بێ من لەگەڵ حەقی هەر کەسێکدام دژی ناحەقی هەر کەسێکم ئەگەر خۆشم زۆر باش ئەوە ڕاستە پێم وایە لەدا بۆ نووسینیش وایە بۆ قسەکردنیش وایە بۆ هەڵوێستی سیاسیش هەروە زۆر باش مامۆستا هەندێک دیدیان بۆ نووسەر بە شێوەیەکە کە وابزانم نزیکی مەرگە بێتەوە ئەنجا شانسی هەیە کە بنووسێت چونکە باوەڕیان وایە کە بێت تەمەنی ڕوشتی کردبێ و معریفە زۆر گەڵاڵە و کەڵەکەی کردبێ لە لای لە زۆر بوارە ینی با بڵێ معریفەیەکی زۆری کۆ کرد بێتەوە ئەنجا شانسی ئەوەیە دەست بە قەڵەم بەرەوە بنووسێ نازانم ئەمە ئەم تۆ باوەڕت وایە کە بێ ینی نووسەر بەم سیسیلیا تێبپەڕێ و ئەم ڕژدەی کرد بێ ئەنجا زاتی ئەوە بکا کە ینی دەست بەرە بۆ نووسنی نووسین بنووسێ یاخ با پرسیارەکە ئەوە لێکم ئایا ئەم سیسیلەیە لە ژیانی مامۆستا عەلی باپیرە هەیە وەکو نووسەر وەڵا ئەگە هەبووە من بە 20 ساڵی دەست بە کتێبدانان نەدەکرد نەوەڵا من ئەوەشم پێ ڕاست نییە ئەوە کە ئەو قسەی هەندێک لە ئەهلی تەسەوف وایە کە دەڵێن ئینسان دەبێ بۆ خۆی لە هەموو ئەوان بپەڕێتەوە
و تەواو پێ بگا جا ئەمجا دەست بکا بە کارلێک لەگەڵ دەوروبەریدا و چاکردنی خەڵکو نا من پێم وایە لە میانی خۆپێگەیاندندا ئەسڵەن کارلێک لەگەڵ دەوروبەر جا کارلێکەکە لە ڕێی نووسینەوەی لە ڕێی وتاردانەوەی لە ڕێی چالاکی کۆمەڵایەتیەوەی سیاسیەوەی لە میانی کارلێک لەگەڵ دەوروبەردا تۆ کامڵ دەبی. ئەبوو حامیدی غەزالی لە ئەحیا عولومالدیندا کە کتێبێکی پەروەردەیە بە ئیمتیاز هەرچەند کەم و کوڕژی تێدا هەیە لە هەندێشەدا زێدە ڕووی کردووە لە مەسەلەی دنیا بەکەم گرتن و ئەوانە بەڵام شتی زۆر نایەبی تێدا لە شوێنێک دەڵێ ئینسان تا لەگەڵ خەڵک تێکەڵ نەبێ لەگەڵ خەڵکدا لێک خشانت بۆ دروست نەبێ نازانی نوقسانی چەندە دەڵێ تۆ تا کەسێ ڕقت هەڵنەستێنێ نازانی داخوا تا چ ڕادێک دەتوانی ڕقی خۆت قوت دێ و خۆت کۆنتڕۆڵکە لە کاتی تووڕێیدا هەتا شتێک نێتە پێشێکە جێگەی ئەو بێت تۆ ئێرەی پێبەری حەسەدی پێبەر نازانێت هەستی حەسەدت هەیەیانە هەتا شتێک نێتە پێشێکە تۆ هەستی خۆ بە زرگریت تێدا دروستکە دەسەڵات دەوڵەمەندی دەورقەڵە باڵغ بوو نازانین داخوا و هەستت هەیەیانە کەواتە ئینسان ئەگەر لە ماڵە خۆدا بنیشێ جا بڵێ کامڵ دەبم بە تەکید وانە لە میانی تێکەڵی لەگەڵ خەڵکو و کارلێک لەگەڵ خەڵکو و ڕوبەڕبوون لەگەڵ گرفت و کێشەکاندا پێی بە نوقسانیەکانی خۆت دەبەی و پێی بە خێر و شەڕی خۆت دەبەی جا من پێما بۆ نووسەریش ئەوە هەڕاستە و بۆ کەسێک کە چالاکی ڕوحی و پەروەردەیش ئەنجام دەدا و کەسێک کە چالاکی هوەریش ئەنجام دەدا بە تاکید ئینسان وردە گەشە دەکا و پێی بە نوقسانیەکانی خۆی دەبا کەمە و کوڕەکانی خۆی چارەسەر دەکا و سیفەتی چاک لە خۆیدا زیاد دەکات. مامۆستا گلەیەک هەیە لە خەڵکی خۆمانەوانەی کە پێیانە گوترێ خەڵکی مولتەزیم و دیندار و ئەوانەی کە بەشداریان کردووە لە ئەوەی کە پێی گوترێ بزافی ئیسلامی لە کوردستان و هەروەها ئەوانەی کە سوودیان وەرگرتووە لە تێکست و لە کتێبەکان پێیانە گوترێ کەمتر چوزان و شاکرن کەمتر وەفادارن سەبارەت بە و کتێبانەی کە بوون بە بنەما لە بەتایبەتیەوەی کە پێ گوترێ لە دەی هەشتاکانە بەخصوص من ئەمێ جارشکە بوو ینی لە ڕەنگە ئەمە کۆتا پرسیاری ئەم بەرنامەیەش بێ بۆی ڕەبتی کەمەوە بە بەرنامەی ئایندە کە باز ئینشاڵڵا لە پوختەیەک دەربارەی ئیسلامەکەین لەوەی کە خەڵکی ئێمە ئەمانیان ئەمەزان کەمە ڕۆشنبیرێکی گەورەی پێبەخشیون و فەرمووی خوانێکی معریفی گەورەی لێکردوون لە بواری دینداری و ئیلتیزام و دروستکردنەوەی جارێکیکەی ئەم ئیلتیزامە و واروها بە تون و تۆڵبوونەوە تەنانەت ئەوەی کە پێگوترێ بەشداریکردن لە شۆڕش و لە ئەمانەشها تا چەند تۆ با ئاوا بڵێن ئەم بێوەفایەت بەدی کردو ئەگەر دروست بێ ئەم قسەیە وا بڵێم یاخود با بڵێن تا چەند خەڵک هاتۆ بۆ لای تۆ بڵێ لانی کەم بڵێ مامۆستا عەلی باپیر تۆ یەکێ لانی کەم بڵێ یەکێ لە کتێبەکانە زۆ گرنگە کە بتوانیوێتی لە سەحوەی ئیسلامیە بەو شێوە بەشداری بکەوە لە دەی هەشتاکانە گورج و گۆڵێکی گەورەی دروست کردوێتەوە قسەکەم لەسەرەوەیە تا چەند ئەم قسەیە ڕاستە کە خەڵکی ئێمە زۆر ینی با بڵێن شاکر نییە بەوەی کە لە ڕابردووە دەستی کەوتووە. بەڵێ وەڵاهی جارێ ئەوەت پێ بڵم کە پندێکی کوردی دەڵێ قەدری زێر لای زێڕەنگەرە عربیش دەڵێن ئینەما یعرف الفضل لأهل الفضل ذو الفضل کەسێک قەدری چاکەی چاکان دەزانێت کە خۆی خاوەن چاکە بێ بەنسبەت خۆمەوە بەڕاستی من لە خەڵکێکی زۆر لە وانێکی ئێستا لە مەیدانی کاری ئیسلامیدا نەک هەر لە نێو کۆمەڵی ئیسلامی لێگرت و ئیسلامی لە بزوتنەوە لەوانەیە کە لە دەرەوەی ئەو سێلایەنەشن خەڵکێکی زۆر دیارە من لەوەدا وەک بڵێ شانسم هەبوو بەختەوەر بووم خەڵکێک ئێستا لە قیادەی ئەو بزاپە ئیسلامیەدایە هاتۆ بۆ لام توێتی من بە هۆی کتێب فڵان کتێبەتەوە خوا هیدایەتیدا پوختێک دەربارەی ئیسلام بەهۆی ئیسلام بەڕێزکانەوە بەهۆی فڵان کتێبەتەوە من ئەو شتەم نەدەزانین بەڕاستی بەهۆی ئەوەوە تەوژمی ئیسلامی و عەلمانی یا فڵان نامیلکێت یان فڵان جارە تۆ وتارێکتدا ئەوە بوو بە وەرسەرخانێک لە ژیانی مندا نەک هەر لەوە من ئێستا لە هێندێک لەو کەناڵانی کە غەیری بڵێن لە ئەو کەناڵە ڕاگەیاندانی کە لە دەرەوەی چوارچێوەی بزاف و پرۆژەی ئیسلامیدان خەڵکێک هەیە هاتۆ بە منی گوتووە کە کاراکتەریشی کاریگەرە توێتی مامەسا من کاتی خۆی من خۆم بە قوتابی تۆ دەزانم یەکەم جار بۆ بیبینم خۆ من یەکەم جار بە خزمەت جەنابەت دەکەم چۆن وەڵا کاتی خۆی من مارکسی بووم
فڵان کتابی تۆ خوێندەوە خی پەروەردگار هیدایەتی دام و لەو کاتەشەوە کە کەوتمە سەرسکەی ئیسلام نەک یەک و دوانیش جا چەند جارێک بۆ لە بازار کە من دێم بە بازار لە ترافیک تاکسی هەبوو ڕاوەستا و جامەکەی هێناوەتە خوار و سەلام عەلەیکم مامۆستا و عەلەیکم سەلام مامۆستا تۆ من ناناسی بەس من فڵان کتێبی تۆم خوێندەوە کاتی خۆی خوا هیدایەتی دام ئێستاش ئەمن هەر لەسەر ئەوە زۆرم بینیوە ئەوە و ئەوەش دیارە هەر چاکەیەک لە ئێمەدا هەیە لە خوای پەروەردگارەوەیە بەڵام خەڵکێکیشەی هەر بێ ئینسافە کاک پەیوەند ئەوەش هەر هەیە یعنی بەڕاستی زۆر گرنگە ئینسان لە هەر کەسێکەوە شتێکی وەرگرت سوودێکی بینی لە بیری بێت ئینسان دەبێت سوپاسگوزار بێ لا یەشکر الله من لم یشکر الناس ئەوەی سوپاسی خەڵک نەکا سوپاسی خواشی بۆ ناکرێت من ئاماژەم پێدا کە ئێستاش خۆم بە قەرزاری ئەو مامۆستانە دەزانم کە کاتی خۆی لە پایمانگای ئیسلامی زانست شەڕەکانم پێگوتووە و خۆم بە قەرزاری هەموو ئەو نووسەرانە دەزانم کە کتێبەکانیانم خوێندون و لیان بەهرەمەند بوو بەڵام من خۆم نەبەستە تۆ بە کتێبێکی دیاریکراوە بە نووسەرێکی دیاریکراوە بە زانایەکی دیاریکراوە بە گشتی لە کتێبی زانانی ئیسلام و دەمارگیرم بۆ کەسیشیان نەبووە چونکە هەندێک کەس دێنێت بە باریکە ڕێیەکی دادەڕوە هەر بەو باریکە ڕێ دادەڕوە هەتا کۆتایی دنیا من وام نەکردەوە بەڕاستی سەرچاوەڕوون و بێچەند و چوونەکەی قورئان و سونەتم داناوە وەک بەرهەمی زانایانیش کە هەوڵی ئەوان بۆ لێ تێگەیشتنی قورئان و سونەت ئەوەیشم هێناوە و بە بۆچوونی خۆم قورئان و سونەتم کردوونە پێوەر و تەرازوو بەرهەمی زانایان تێدا هەڵسەنگاندووە اینجا لە بواری ئەهلی تەسەووف و عیرفاندا لە بواری فقه و ئوسولی فقهدا لە بواری مێژوودا لە بواری تەفسیردا لە بواری شەرحی فەرمودەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە بواری علمی کەلام و تەوحیددا لە بوارەکانی دیکەدا بەنسبەت زانستە ئیسلامیەکان خۆم نەبەستۆ تۆ بە یەکێکی دیاریکراویانەوە بە باریکە ڕێکدا نەڕۆیشتوم بەڵام بەڕاستی خۆم بە قەرزاری هەموو لایەکیان دەزانم ڕۆژێک من خەریکی نووسینی تەفسیر بووم ئامادەکردنی دەرسی تەفسیر مامۆستایەک هات وتی مامۆستا هەر بەتەنێی گوتم نەوەڵا وتی کوا چی لێ وتم وەڵا لە خزمەت کۆمەڵێک لە زانە وتی کوان وتم وەڵاوە ئیمامی تەبەری و فەخرەددینی ڕازی و الشەوکانی و محەممەد طاهیر بن عاشور و فلان و فلان و وتی یعنی گوتمەوە کتێبەکانیان وەکو خۆیان بۆم بدوێ لە خزمەتیاندا وەفاداری شتێکی زۆر جوانە و بێوەفایی و سپڵەیی شتێکی زۆر خراپە بەڵام من خۆشبەختانە زیاتر وەفاداریم بینیوە زۆر باشە کەواتە با بپرسم تۆ لە خوێنەرەکانی خۆت ڕازیت وەڵاهی هەیە لێ ڕازیم و کە هەز دەکەم باش دەخوێنێتەوە لەو ڕۆژانە مامۆستایە کات بوو وتی پڵان کتێبەتم 3 جار خوێندوێتەوە دیار بوو زۆر بە وردیش تێبینی هەبوو مەسەلەن پرسیاری هەبوو وڵای زۆرم پێ خۆشەوە چاک بە وردی خوێندوتەوە بەلای کەمەوە تۆ کە کتێبێک مانگێک 2 مانگ 3 مانگ وەکو کتم کتێب وایە ساڵێک من خەریکی بوو خۆشە ئەو نەفرش 3-4 ڕۆژی لەگەڵ بەسەر بەرێ هەیە لێ ڕازیم و هەز دەکەم کاڵە ڕوشێنی دەکە کاڵە ڕوشێنەوە کە عەرز دەچێڵی هەروە گاسنەکەی چاکدا نەگری قوڵ بێتەوە پێ دەڵێ کاڵە ڕوشێن هەیە کاڵە ڕوشێنی دەکا و هەیە جاری وا من شتێکم گوتەوە پێچەوانە و لێ تێگەیشتووە چونکە چاک لێ ور نەبووە تۆ دوایی کە هاتۆ تۆ بۆ لاوتم کاکە تۆ سوزارێکی بخوێنەوە تۆ چاک پێیدا قوڵ نەبوو دەنا من مەبەستم ئەوە نییە جا وەکو گوتم هەموو جۆرەکان هەن ئەلبەتە هەر کەسە لە بە ئەندازەی خۆی بەڵام من پێم وایە ئینسان بۆ ئەوە کە بەهرەمەند بێت لە تێکستێک لە نووسینێک پێویستە باش لێ ور بێتەوە بەجارێک ئیکتیفانەکە ئەگەر جارێک خوێندیەوە باش لی تێنەگەیشت بیکاتە 2 جار بیکاتە 3 جار بیسومە هەندێک لە زانایان کوێتی فڵان کتێبم 100 جار خوێندوێتەوە بەلای کەمەوە ئەگەر ئینسان جاری وا شتێکە دەخوێنێتەوە لەوانێ دوای بچینەوە باسە خەتێکی لە ژێردا یاخود ئەگەر دەفتەرێکی هەبێت ئەو شانێک کە گرنگە بینوسێ وەکو ئیقتیباس بینوسێ ژماری لاپەڕەکەی بۆی جاریچکە بۆی بگەڕێتەوە ئەوە باشتر لێ بەهرەمەند دەبێت جا وەکو گوتم خوێنەرەکانی منیش لە خزمەت هەموو لایەکیاندان بەڵام هەیە گاسنەکەی قوڵدا دەگرێ و چاکی دەخوێنێتەوە هەش هەروە کاڵە ڕوشێنی کردووە و باشێکی لێ تێنەگەیشتووە و دوای ئیشکالێکێکی بۆ دروست دەبێ یا گومانێکی خراپیشی ڕەنگە بۆ دروست بێت زۆر بەڕێز بەم سالی باپیر سپاس دەکەین کە لە ئاڵقەی دووەمی شابەشدار بووی وڵا سپاس هەمووی بۆ خوای پەروەردگار و منیش لە خزمەتدا من سپاسی ئێوە دەکەم لە سلێمانیەوە تەشریفتان هێناوە و عەزیزتان کێشاوە هاتوون من لە خزمەتتاندام و زۆر بە خۆشحاڵیەوە ئینشاڵڵا
ئەم زنجیرەیە تا من کاتم هەبێ و جەنابیشت دەرفەتە دەبێ ئینشاڵڵا لە دوای دەچین ئینشاءڵڵا. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتنە کۆتایی ئەماڵقەرێش تاکو و بێگەشتنەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.